شکر بە ئاواتی خۆم گەیشتم نەسی جۆ بگرە خۆ حاضر کە ئینشەڵڵا بەم زوانەیە مەداوات چی بڵێ فەرموو باوەجان بۆ خۆیان نازانم چی پێ بڵێم شەرم زمانی گرتووم دەخسە بکە کوڕی خۆم بۆ شەرمەکەی خۆیمە غەریبە نین دایجان باوکە خۆدانزان ئەم ماوەی پارێکی باشم پێکەوە ناوە لەخوا بزای بەلی هیچم کەم نییە جا ئەگەر ڕەزامەندیەوەی لەسەر بێت ئەمەوێ ژن بێنم جات خوا ئەوە شەرمیەیە هەموو دایک و باوکی ئاوات بۆ خوازە کوڕەکەی بێ بە پیا و ژنی بۆ بێنێ دایکە ڕاستەکە کوڕم ئاوات لەخوا بەزیابێتەوەی بۆ پیاوە داوای ژن لە ئێمە بکەی من زۆر ڕازیم بەڵام ئاواتیان پێم بڵێ لە ئاوایەکە کەسی دەستنیشان کردو تاچی بۆ خواز بێنی بۆی باوەجان دایکە خۆتانەسان لاوەیەکەیە باسی نەسینی مام سلێمانە بۆ جوانی بۆ ڕێک و پێکی جابێ بچنە داوای نەسین بۆ من نەسرین بەخوا چاکە هەڵبژاردە کوڕی خۆم ئەوە نەکسی چاکە ئەوە نە ڕێک و پێکە هەرباسی ناکرد ئەشهدو بالله دایکە ڕاستەکە ئەی تۆ باوکو براکەی بۆ ناڵێ بۆ خوایە ئەوەندە باشن خاوەر ئێ بەزایەوە خوێ دەکەواتەیە بانایە خوا لێگەین لە ئەم شۆ زووتر نییە بچینە داوای نا خاوەر ئێزگار وا بە پەلەش ناتازە ئەمڕۆ ئەوە ئێوارێک لەنگە سبەینێ بەیانی مام ڕەحمان و کاک حوسێن و کاک شەماڵ و هەروە مامۆستای قوتابخانەکەمان و مەلاڕەحیمی خۆشمان ئاگادار ئەکەمەوە کە سبێش و ئەچمە نوێنی و ماڵی مام سلێمان ئاواجیان خەمن نەبێت ئینشەڵڵا سبێش و هەموو شت تەواوکەی باشە کوڕم باشە باوەجان حسێنی باوکت کەوێ ناساغ و سکێریەتی وەڵا بڵێم چیدا دەخاوەندیان ئەم شەو زۆر بێتاقەت بوو تاکەی بەرز بوو خوا ئەمری دکتۆرەکەمان درێژکە هات و نەختی حەبوو دەرمانیایە وەڵا لەوە خوا وردە باشتر بووە چی هیچ نییە بەخوا سەرمایت وە دەزانی هەوا چەند ساردی کردووە بۆیە تاکەسی بەرز بێتەوە بۆ سوور لەخوا بە زیاوی ئێستا باشترە وەڵا باشترە شکور بۆ خوا ئەرێ گوڵێکیان باش و بیرم کەوتەوە کەچووتەوە بۆ ماڵ بە باوکێ بڵێ ئەم عەسرە ئەم جەدێت بۆ لای بەیەکەوە چم ماڵمان سلێمان بەسەر چاو دادەخاوەردم بەخێر دادەخاوەر کێراسم بۆ ماڵی مام سلێمان نوخشەتان لێبێ بەتەمان بچین بۆ داوای نەسرین بۆ ئاواتی کوڕم دادەخاوەر ئاوات وای لێ هاو داوای ژنی بۆکەن لەخوا بە زیاوێ شکر بۆ بە پیاو وەڵا دادەخاوەر ئێوە ماڵێکی ڕێک و پێک و باشن من دڵنیام مام سلێمان نەسرینتان پێشکەشەکە و ئینشاءالله هیچ گرفتێ نایەتە ڕێتان ئامین کچی خۆم دەیوا من ئەڕۆم بیرێ نەچێ بە باوکێ بڵێ بەسەر چاو خەمە نەبێ دادەخاوەر بەخوا پێم حەیفە نەسرین بۆ ئاواتی بۆ ئاوات چیەتی هەتا بڵێ کوڕێکی ڕێک و پێک و بەڕەوشتە گوڵێکیان بە غەڵەت لە من تێمەگە من دەزانم کوڕێکی ڕێک و پێکە بەڵام عەیبێکی هەیە چییە نازا تۆ نازانی ڕۆژ تا ئێوارە شەو تابانی بەو کەژوکێوانی بە دوای لۆخم و گول لە هاون و تۆ هەڵوەشانەوەیە جامە عەقل چییە بەسەر قسانەی کە تۆوتە چۆن حەقی چیە ڕۆڵا گوڵێکیان سبینێ نەسرین پێکات نابێت بە خێزانی خوا بەو ڕۆژە نەکات لۆخمێ گول لە هاوانی گولە تۆپێکی پیاتەقی ئەی کوژێ زات خوا گوناح نییە ئەو ناس و نازدارە بێوەژن بکەوێ خۆگەر نەشی کوژێ خۆڵ و قاچیە پەڕێنێ یا چاوی کوێرەکە جا پێم ناڵی دوای ئەوە بەچی ماڵ و مناڵ بەخێوەکات بەخوا ڕاست دەکەیت نەسرین کتێکی ئاقڵ و ژیرە بڕوا ناکەم شتێکی بەدڵ نەبێ بیتە ئێ باوکیشی زۆری خۆشەیە
بڕوان ناکەم بزانێ ئاوات عیدی هەیە وا بە ئاسانی ڕازی بێ خوا بڵێم چی گوڵە گیان بەڵام ئیمڕۆ ڕۆنە داوای ترس بێن هەموو شتێکمان لێ حاڵیە بێ بە خێرات ئەگەر تەواو بووە ئەڕۆم درەنە تەواو بوو دەبا بڕێن دنیا زۆر سادی کردووە باوەڕ ئەکەن لەوەتی هەموو کە سەرمای ئاوام دەکرێت کۆمساڵ بەخوا ڕاستەکە جەماعەت شەرماقی هەر لەوەیانە مامۆستاجان وایە مام سلێمان بەس خزمە یەک شتان پێ بڵێن ڕاستە دنیا سادە و سادیشی زۆر کردووە بەڵام کەس نازانی خێر بە چیەوەیە زان ئێمە خێر بە چیە بڵێ مامۆستا ڕاستە فەرمووی بەڵام باوەڕ بێ ئەم سەرمایە هەرچی سم و چیسەڵەیە نایگەڵێت ئەی باشە جەماعەت ئێوە هەمووتان دانیشتون بازە ساد و سەرماکەن دەتوخوا ئەگەر مناڵەکانتان نات بۆ مەکتەب باز بیان پێچنەوە با سەرمایان نەبێت وەڵڵەهی نەخۆشکەون دوایی بۆتان چارەسەر مامۆستاجان تۆڵێکی بەخوا گوێی نایەنە کورەوە ئەزانن نەخۆش ناکەون بەخوا مامۆستا کە مناڵ نەخۆشکە و لە گەورە خراپێ زۆر وتین قورئان خۆشە با ئەمە بچینە ناو باسەکەی خۆمانەوە مام سلێمان ئەزانی ئێمە بۆچی ئەم شەو هاتوونەتە خزمەتێ مامۆستاجان تۆش و جەماعەتیش بەخێر ئینشاءالله مام سلێمان جان خۆت باشە زانی کوڕکە گەورە بوو ئەبێژنی بۆی کچیش بی بەشوو ئێستاش ئێمە هاتوونەتە حوزوری جەنابن کە دادەنەسرینی کچێت بێ بە کاکە ئاوادی کاکە ئەمجد خۆت ئەزانی ئەگەر ئەو کارە بکەی کارێکی خێرە و ئینشاءالله خۆی تەبارەک وتەعالاش لێت ڕازی ئەبێ و بە چاکە بۆ دەنووسێ ئینشاءالله مامۆستاجان من لاریم لە کات ئەمجد و ئاواتی کوڕی نییە لەخوا بە زیادە ماڵی کات ئەمجد ماڵێکی زۆر ڕێک و پێکن و کەم گلەیان لێ نییە بەڵام مامۆستاجان خۆ لە من زیاتر چارەسای شەریعەتی ئیسلامی هەر خۆ بووی لە وتارێکی ڕۆژی جمعەیان باسی ئەوە کرد وتێ هەر کاتی هاتن بۆ داوای کچەکانتان بە زۆر مەیانن بەشوو تا ڕای کچەکەوە دەکەن وایە بەڵام بەخوا مامۆستاجان ڕاستە دایکی ئەوان هاتوون قسەیان لەگەڵاکردن و بەڵێژیان تیاکردن بەڵام بەخوا مامۆستاجان منیش حەز دەکەم ڕایەکی نەفسین وەرگرم و بزانم ئەوە لە چی من وەکو خۆم ڕازیم بەڵام حەزی شەکەم جەماعەت ڕایەکی کچەکەوە هەن حەقی خۆی کاکەجان منیش وەکو خۆم ڕازی نیم کچ بە زۆر بگرێ بەشوو مامۆستاجان هاچ کچێک بە زۆر بگرێ بەشوو ژیانی ژن و مێردایەتی تاو ئەبێ کاکەجان ئەو کاتش خواش لێمان ئەڕەنجێ و ئێمەش تووشی گوناح هەبین تۆش بڕۆ پرسێکی دادەنووسین کە بزانە هەڵێ چی مام سلێمان جان ئێمەش لەگەڵ ئەوە جەماعەت نەتون ڕایەکی یا ڕەبی خێرە بنووسێ مامۆستاجان مەمنونم شکر بەهۆی دوو مامۆستای وەک بەڕێستەوە خەریکە شیربایی وەرگرتن و بە زۆرکرد بە سووان کۆتایی یەت و نامێنێ الحەمدولله مامۆستاجان بەڵێ وەختی خۆی خەڵقی بە نەفامی ئەم ئیشیان ئەکرد میان ئەزانی کە شتێکی خراپە و حرامە و لای خواش نەهی لێکرا وای جۆ لە بچی خۆن وەک ئاگداری پیاوانی ئاوایی هاتوونەتە ماڵەکەمان و داوای تۆ ئەکەن بۆ ئاواتی کوڕی کاگەم خۆتە زانی ماڵی کاگەمجەد ماڵێکی ڕێک و پێکن و کەس گلەی لێیان نییە لە ئاوایەکە جا کچی خۆم ئەمە ڕای منە حەز دەکەم بزانم تۆ ئەڵی چی باوکەی گیان ڕای تۆیە تۆ باوکی منیت و ڕێزی لای زۆر گەورەیە من ئەزانم ماڵی کاکەمجەد ماڵێکی ڕێک و پێکن و کەس گلەی لێیان نییە بەڵام ئاوازێک ئەنگی هەیە لەبەرەوە ئەوەی من ناتوانم شوو بە ئاواز بکەم ئەیبی چی کچی خۆن ئاوات چه ئەیبی هەیە بۆم باسکە باوکەی گیان ئاوات خەریکی کارێکی مەترسیدارە خەریکی کۆکردنەوەی لە هەموو گولە تۆپ و گولە هاوەنە لەو کەژ و کێوانە بۆ کەسابەت باشە باوکە پێم ناڵێ ئەگەر ڕۆژێک خوا نەخوازە شتێکی پیاتەقیەوە کوشتی یا دەست و قادێکی بەڕی
ئەوە من چیم بەسەر دێ ژیانی ماڵ و ناو بەچی بەخێو ئەکات باوکە هەر بۆ نمونە ئەوە تا ژنی کاتێمال دەکەی ئەو بەرمان بیرۆژن کەوتووە ژنی کامیلی مامە حەرمەش گیری خواردە بەدەستیەوە لەبەر ئەوەی هەردوو دەستی نەماوە هەردوو چاویشی کوێر بووە باوکەکیان مادەم تۆ ڕازی ئەوە منیش ڕازی بەڵام بەمەرجێ ئەبێ ئاوان لەبەر دەم پیاوانی ئاوایی بەڵێن بدات کەواز زۆر کارە مەترسیدارە بهێنێت و چێتە سەر کارێکی ڕێک و پێکتر ئەگەر نا ئەوە بەخوا من ناتوانم شوو پێ بکەم دڵیان باوکەکیان تۆ هەز ناکەی ژیانی کچەکە و ناخۆش بێت ڕاستەکەی کچی خۆم ئافرن ئێستا ئاچم قسەکانی توانم پێ ڕابێنە يا الله دانش رحمتي خواتاني بلاش دانش بخير بيك خواتاني بخير بيك سليمان فرمووی چی نسرین خان والله ما مصدر جماعة نسرين مرجي وشكر مرجی چی مام سليمان ما مصدر جماعة نسرين كشمالية ئاواد من ڕۆشتا ئێوارەیە خەریکی کۆکردنەوەی گول لە هاوانە و گول لە تۆپە بە پارەی ئەم شتانە کەسابەتە نەسرینەڵێ ئەگەر ئاواد لە بەردەم پیاوانی ئاواییە بەڵێنی ئەوە بدات کەواز لەم کارەی دێنی و بچە کارێکی ڕێک و پێکتر بکە ئەڵا شوی پێکە ئەگەر نا ئەوە بەخوا نەسرین ڕاتی نابێت شوی پێ بکە ناوەڵێ واللهی منیش ڕام لەگەر ڕاقی نەسرین خانایە بەڕاستی مام سلێمان کچێکی ئاقڵ و ژیری هەیە هەر لە ئیستاوە بیر لە پاشە ڕۆژی خۆیە هەی ئافرم ئەشهەدوو کچە ئەرێ وەڵە ئاوات ئەوە تۆ ناترسی ڕۆژێ ئەلغامێکی پیا بتەقێتەوە دەست و قاچێکی بفەڕێ ها مامەسە دەم خۆش باوەتان بێت جەماعەت ڕۆژ نییە من نەسیحەتی نەکەم بڵێم وازە و ئیشە بێنە بەڵام ئەوێ باوکە کار نییە هیچ شتێک نە کەسابەتی پێ بکەم تەنها و کەسابەتە هەیە ئەوەتە لە بەردەستان جەماعەت هەروەکو باوکم وتی من لە بێکاریە و کارێتم دوایە بەهۆی و کارە شۆکەمی پارەم دەست کەوتووە ئێ باشە کات ئاوات تۆ ناترسی لوغمێکی پیا بتەقی و بوو کوژێ یان دەست و قاچێکی بفەڕێنێ مامۆستاجان هیچ خەمە نەبێت شارەزام و ترسم نییە کۆرە شارەزای چی ئاوات گیان ئەی جەمالی دەکەی ئەو بەرنابینی لوغمێکی پێنج شوکڵەی پیاتەقی کوشتی ئەی کامیلی مام محەممەد بۆ ناوێت هەر ئەیون من وا شارەزام و واڵی وەشێن و واوای دیەکەم هەتا ڕۆژێ لوغمێکی پیاتەقیەوە هەردوو قاچی ئاوا ئەیتر باسی شارەزایی خۆتمان بۆ مەکە ئەی باشە مام سلێمان جەماعەت ئەو کارە نەکەم چی بکەم دوایەوە هیچ کارێکی کە نییە ئەرێ ڕۆڵە بۆک ئیش نییە وەڵڵا چی زۆرە کار زۆرە شوانی بکە ئەرز بچێڵە ئەی خزمەتی ئەم گالی ئەم ئاواییە بکە بۆچی هەلی زۆرە وەڵە مەلاڕێ کاگەم جێت مامۆستاجە مادەم هاتوونەتە ماڵەکەی من حەز ناکەم دەستنیان بەڕووتانە من ئاواتم بە خەڵ کوڕەکانی خۆم خۆش کوڕەکەم لێ نەسێنێ ئێ من زەویم هەیە ئەتوانم زەویەکەم خەمە ژێر دەستی ئاواتەوە بۆ خۆی ئیشوکاری تیا بکە هەموو ساڵێ بەرمومەکەی سێ ڕوعی هەڵگرێ بۆ خۆی و ڕوعێکی با بە من بەڵام بۆ مەرجەی واز لە کاری لوخم و ئەم شتانە بێت ئێ باشە ئاوات هیچ بیانوێکی ترێ ماوە نەوەڵام مامۆستاجان بەڕاستی مام سلێمان هەر خەشاوەتی کردم جەماعەت منیش دەستە دەستێ وعدێم جای شێت نەچمەوە بەلای لوقمان نەچمەوە بەلای گول لە هاوەنا بە هیچ شتێکی کە توخنی ناکەوە ئەمە دەکەواتە منیش بە دنیاییەوە پێتان نەڵێم من و نەسرینی کچم ڕازی یا خواپی لەستان هەسە قورمەتە هەسە زمامەتکە هەسە کەشی لەسەر گون نشینی بەڕێز مین و تەقەمەنی نایەن بۆ لای تۆ گەر تۆ بەلایەندا نەچیت لێیان دوور بە بۆ ئەوەی کەمتوانا و کەمەندام نەبیت کارەساتی مین و تەقەمەنی تەنها کاریگەری نییە بۆ سەر ئەندامەکانی لەشت بەڵکو کارەکاتە سەر هەموو ژیانت لە داهاتوودا